دیانا یەکەم کچە عێراقی کە کار لەگەڵ ناسا دەکات. ڕەنگە ئەمە شانازیەک بێت بۆ گەلی عێراق لەبەرەوەی یەکەم کچی عێراقیە کە لەگەڵ ناسا کار دەکات. لەگەڵمان بن بۆ ناسینی دیانا. هلا، أنا ديانا إلزندي، مهندسة عراقية مقيمة في كاليفورنيا سان دييغو. ئەندازیاری موشەکی دیانا سندی لەگەڵ ناسا وەک لێکۆڵەرێک دەرکەوت و ئەو وێنانەیشی دەکردەوە کە بەهۆی تەلسکۆپی جەیمس وێبەوە لەم ماوەی پێشوودا تەواوی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردبوو. ئەوەی گرنگە ئەوەیە کچێکی عێراقی بگاتە ئەو ئاستە کە لەگەڵ دەستگایەکی گرنگی وەک ناسا کار بکە. دیانا یەکەم کچی خەڵکی عێراقە لەگەڵ دەستگای ناسا کار بکات. لەگەڵ کۆمپانیای بەناوبانگی بۆنگیش وەک ئەندازیار 2 ساڵی پێشوو کاری کردووە. هەروەها لەگەڵ کۆمپانیای سپەیس مایکرۆشدا وەک ئەندازیار لە ساڵانی 2016 و 2017 کاری کردووە. سەرۆکی گروپی هەڵدانی موشک بووە لە کۆمپانیای CECS UCSD لە نێوان ساڵانی 2015 و 2017دا. دیانا هەر لەگەڵ کۆمپانیا گەورەکاندا کاری نەکردووە، بەڵکو چەندین پۆستی گرنگی لە زانکۆی کالیفۆرنیا هەبووە. ئەی تۆ چی دەڵێیت لەسەر دیانا سندی؟